فكري جوفن CTS چۆن موبایلەکەت هاک دەکات و وێنەکانت دەدزێ. لەگەڵمدا ئێستا هەنگا بە هەنگاو پێت دەڵێم. سەرەتا بەرنامەیەکی ئەلەم شێوەیە کە دروستیان کردووە لە هیندیەکان دروستیان کردووە بە خۆشییان دروستیان نەکردیان دەچەند ڕەبتی تێلەگرامەکەیان دەکەن کاتێک کە تۆ ئەم بەرنامەدا دەبەزێنی یەکسەر هەموو فایلەکەی تۆ هەموو وێنە و ڤیددیوەکانت بۆ کەسی بەرامبەر دەچێت. نمونە ئێستا من بەرنامەکەم دابەزاندووە باشە یەک کلیکی لێ دەکەم باشەوە کلیکم لێ کە بەرنامەکە ئاوایە ستارتی دەکەم و ئەمە دادەگەنم و کۆنفێرمی دەکەم. دێکوانێت جەماعەت سەیکە بەدیقەت تکایە نووسرێ ئەڵەو بەرنامەکە what to access photo, video, music and audio on this device. دەری ئایا ڕێگە پێدەدی ئەو بەرنامە بچێتە ناو ڤیدیو وێنەکان و میژیکەکان هەموو ببا. تۆشیش خوێندەوارت نییە یانی زۆربەی خەڵک زمانی ئینگلیزی نازانن. تۆ ئەگە ئەڵەو داگری هەموو شتت بۆ کەسی بەرامبەر دەچی و ئەڵەو دادەگری سەیکە. سێکە جەماعەت ئەمە ڕەبتی تەلەگرامەکەی خۆم کردیە فەوری هەموو بۆ تەلەگرامەکەی من دەچن. سێکە جەماعەت هەموو ئەو وێنانەیە ئێستا لەناو موبایلەکەی مندا هەیە سێکە هەمووی برد. ئێستا چۆن چارەسەری ئەم کێشانە بکەین خۆی ئەم کێشانە بەجددی کەمێک دەبی شێوازی کارکردنی و بەرنامانە بزانین. ئێستا فێرم کردی تکایە لە هەر شوێنێک باسی ئەو بابەتانێکی کە چکە ئەوەنی کە مەلەفەی خەڵک بڵاوەکەنەوە با قەسی دەرێ مانی شۆک هەزار ڤیددیۆی کوردینە ئەو بەرنامە وشتان هەڵتان دەخەڵەتێنی بۆ شێوازە وێنەکانت دەبا. سێکە جەماعەت لیکوانە هەموو وێنەکان سێکە ئەوەی ناو موبایلەکەی مندا هەیە سێکە هەمووی لێرە داناوە تێدەگەی یانی ڕەبتی تێلەگرامێک دەکا باشە ڕەبتی تێلەگرامێکی کرد ئێستا کەسەکە بە دڵی خۆی ئەو وێنانەی کە ناو موبایلەکەتدا هەیە دەتبا تکایە هیچ کات ئەوە بەرنامەیەک دامەبەزێنە کەوا لی دڵنیانی و بۆ ئەوەی کە بزانین ئایا ئەو بەرنامە زیان بەخشیان نا ئێستا تاقی دەکەین. جەماعەت سەرەتا دەچینەوە سایتی ڤایرۆس تۆتاڵ باشە یەکەم لینک دادەگرین و ئەو بەرنامە هەڵدەبژێرین کەوا دەمانەوێت سکانی بکەین. نمونە ئێستا من ئەو بەرنامی کە ئەوانی کە گوڤند ئەوانە بەکاردێنێ سکانی دەکەین. جەماعەت ئێستا من بەرنامەکەم سکان کرد ئێستا ئەنجامەکەی ببینە سەیکە جەماعەت ئەو ڤایرۆس تۆتاڵە بەرنامەکەی سکان کرد 31 جۆر ڤایرۆسی تێدایە تێدەگەی و بچینێت دیسیپلیشنەکەی وە تۆرجانە وە تەوای دەیێ سێکە ئەگەر هەر بەرنامێکت سکان کرد ئەوە سوور بوو ئەوە دەکا موبایلەکەت هاک دەکات و زیانی بەخشە. تکایە بەرنامەکان لێرە سکان بکەن باش وکو من فێرم کردم وە هیچ بەرنامەیەک دامەبەزێنن بەبێ ئەوەی کە شارەزاییتان هەیە باشترین شوێن ئەو شوێنەیەکەوە گوگل پلەیە یاخود ئەپستۆر لەوێ دایبەزێن ئەگەنە هیچ سایتێک جێسیقەی نییە بە هیوای سوود بە هیوای ئەوەی ئاگدار بن تکایە بە هیچ جۆرێک بەرنامەی زیان بەخش دامەبەزێن.